سڵاوتان لێبێت من ئەندازیار کۆسار مستەفا ئەندازیاری تەلارسازی سەرپەرشتیار لە پرۆژەی سیتی تاوەرەوە لەگەڵتانم. وەکو وەزانم پرۆژەکەمان لە 4 باڵەخانەی 22 سەرەکی پێکاتوە لەگەڵ ئەو خزمەتگوزاریانەی کە دابین کراوە بۆ پرۆژەکە. لە ئێستادا باڵەخانەی بیمان ڕادەستی خاوەنەکانیان کردوتەوانێ و دانیشتوانەکەی تێدا نیشتەجێبوون و دەست کراوە بە ڕادەستکردنی یەکەکانی تاوەری سی و بە زووتری کات هەمووی ڕادەستی دانیشتوانەکەی ئەەکەینەوە و هەروەها کارکردن لە باڵەخانەی دی و ئەی بە شێوەیەکی چڕ بەردەوامە و لە زووترین کاتە ئەوانیش ڕادەستی خاوەنەکانیان دەکرێتەوە. خزمەت گوزارەکانی پرۆژەی سیتی تاوەر بریتین لە قوتابخانە، باخچە، مارکێت، مزگەوت، هەروەها جیم و مەلەوانگەی داخراو و هەروەها پارکینی داخراو کە بۆ هەموو یەکەکانی پرۆژەکەمان پارکینی داخراو دابین کراوە و لە ئێستادا تەواو بوو لەلایەن دانیشتوانی پرۆژەکەەوە بەکاردەهێنرێت و شەقامی سەرەکی پرۆژەکە و شەقامی لاوەکی ناو پرۆژەکە کاری تێدا تەواو بوو لەلایەن هاوڵاتیان و دانیشتوانی پرۆژەکەمانەوە بەکاردەهێنرێت. هەر نهۆمی باڵەخانەیەک 6 شوقەی تێدایە لە تایبەکانی 158 مەتری، 147 مەتری، 125 مەتری هەموو یەکەکان سبلێت و کەوانتەری بە دیاری لەگەڵدایە. لە ئێستادا ئێمە لە شوقەیەکی تەواوکراوی 147 مەتری داین لە تاوەریسی کە ئامادەیە بۆ ڕادەستکردنی خاوەن.